بەخێر بێن زۆر دڵمان خۆشە چونکە عاجۆمەران یعنی بەفر بەڕاستی ئەگەر سیرکەی لە کوردستان تاکە نەحەیە بەفری ئەوەندە زۆر لێبارێ ئەگەر ئێمە کاتێک کە بەفرەکە دەباری بەردەوام ناڕەعەت دەبین بەڵام کە ناباری ناڕەعەتین چکە شوێنەکەمان وایە حەز دەکەین بەفرباری جەوەی تایبەتی خۆی هەیە کەشوایەکی عادەتەن گەرمتریشە بەفر کەش و هەوای بەفر گەرمترە لە کەش و هەوایە کە بڵین لە وەرزی پاییزدا بێ وشک بێ زۆر عاجۆمەران ئەوەی هەیە زۆر سار دەبێت بەڵام ئەگە بەفرەکە باری تەزووی سەرمایەکە دەشکێنێ بەڕاستی دڵیشن زۆر خۆشە دەبینی قەڵەباڵێک پەیدا دەبێ خەڵکانێک دەبینی ئەو هالەنا ئەو بەفرەیە بێڵی بەدەستەوەیە یاخود شەوە تۆپەڵەکە زۆر سەرمای لە مانگی دەوە دەست بە سەرمای دەکە ئەو ساڵ باش بە خۆش بەڕێک و تاخیر بوو دەنا سەرمای ئێستا سەرمای جێکی نییە ئەو ساڵیانی پێویستی بە سوتەمەێکی زۆرە وەک جارانی دار هەبێ و ئاگر هەبێ نییە لەوەی زیاتر تەنها کاربێکەش باقیمە گران لەسەرا بەگرا قیمەت نەفتەکەشان ئەو ساڵ یەک بەری نەفتێن دەوینێ ئەو بەربی نەفتەش ئینشاءالله بەتەمان بە شەفان و سامکە بوون بە شەفان وسڵ کە تا بەهات وڵات زاداوەکانەوە کە حکومەتی هەرێمی کوردستان هاوکاری بکەنە نەفت و لە سوتەمەنی و وەسەلام تەنها سوتەمەنی هاوکاری سوتەمەنی و شیوام بکە و ڕێگا بکەن وەڵە گەور بەکارەکان باشن ڕێگا ئەوڕە باشتر بەڵێ بەس تەنها کێشەیە بە لێرە سوتەمەنی وڵە بەڕاستی سەرمایەکە درێ خانەرێ وەڵا لە مانگی دەوە تو عەسە بکە هەتا یەکی پێنج یەکی شەش ئەمە ناوگوت کەناڵی پێیان دەکەم زۆر بەخێر بێن سەرچاوان تەمان کە دەبینین ئێستا ئالیان بەفرێکی خۆش دەباری لێ لە ناوی عاجۆمەران بۆ ساڵانە بەفرێکی یەکجار زۆر لە ناوی عاجۆمەران و دەوروبەری باڵەکایەتی ئەبارێ ڕێگایە کەشمان یەکساییدا گرفتمان زۆر بۆ دروست دەبێت لە زستانداندا بۆیە داوای حکومەتی کوردستانەکەم بە زووترین کات ئەو دوو سایدەی ڕێگای عاجۆمەران چۆمانمان بۆ تەواوکە و داوای حکومەتی کوردستانی شەکەم بە زووترین کات سوتەمەنی زیاتر بۆ ئەو منتیقەی داوە بە حکمی ئەوەی ئەو منتیقەیەکی شاخاویە زستانان بەفرێکی سەخت و یەکجار زۆری لێ ئەبارێ و داوای حکومەتی کوردستانی شەکەم کێشەی کارەبامان گەلێک زۆرە لە منتیقەی باڵەکایەتی بەڕاستی کارەبا لێرە زۆر خراپە داوای حکومەتی کوردستانەکەم ڕەچاوی منتیقەی باڵەکایەتی کە بە حکمی ئەوەی منتیقەی باڵەکایەتی منتیقەیەکی سارد و شاخاویە ساڵانە بەفرێکی یەکجار زۆرمان لێ دەبارێت داوای حکومەتیەکەم هەم ڕێگا و بانەکەم هەم سوتەمەنی هەم کارە باشمان بێرێت بۆ ناوی عاجۆمەران و باڵەکایەتی بۆ دابینکە
سەرچاو بەخیراتنی کەناڵی پەیام دەکەم بەخێربێن سەرچاوان ستاوەک دەبینن لە ناحیە عاجۆمەران نەرم نەرم بەفر دەباری عاجۆمەران زستانان شوێنێکی سەختە هە لە سەرەتای دەستپێکی وەرزی زستان بەفر ڕووی تێدەکا و بەفر دەبارێ ئێرە عاجۆمەران سنووری نێودەوڵەتی مەرجە عاجۆمەران وڵاتی ئێران و هەرێمی کوردستانە بەهۆی ئەو مەرزەوە هاتوچۆیەکی زۆر لەسەر ڕێگای عاجۆمەرانە زستانان بەهۆی بەفربارینی زۆرەوە گرفت لە ڕێگاکە دروست دەبی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ئاوڕێک لەو ناوچەیە بداتەوە لە ڕووی ڕێگەوبانە. عاجۆمەران بە خۆتان هەموو دەزان کە ناوچەیەکی بەفراویە بەفری زۆر لێ دەباری لە 2 ساڵ 12 مانجی 5 مانگ بە بەردەوامی سارد و سەرمایەکی گەلک زۆرە خەڵکی ئێرە لە چاو هەموو خەڵکی ناوچەکانی دیکە ناڕەحەتێکی زۆرتر دەبینی لەبەر ئەو سەرمایە و لە چاو هەموو خەڵکی ناوچەکانی تریش پشتگوێ خراوە لە هەموو بوارەکان بە تایبەتی سوتەمەنی ئەخی ئێرە هەولێر نابێت یەک لە هەولێری بەرمیلە نەوتە گۆر بگرێت و لە عاجۆمەران بەرمیلە نەوتە گۆر بگرێت دەبوایە حکوومەت زیاتر ئاڕۆ لە ناوچە شاخاویەکان داباوە بەگشتی و بە تایبەتی عاجۆمەران کە سارد و سەرمایەکی زۆرە و تیمەکانی ڕێگای پاکردنەوە ئەوانیش ڕاستی باشن وەک بەڵام وەکو پێویستیش نییە ناو بازار بەخۆی چووکە جادەکە تەسکا بە جوانی خایەن ناکرێتەوە پێویست بوو باشتر خایەن بکرێتەوە بۆ ئەوی زعامێکی زۆر دروست نەبێت لە جادەکان و دەست خۆش بوو بەخێر بێت. حاجۆمەران جیاواز لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان زستانێکی سارد و سەختی هەیە زۆربەی ڕۆژەکانی زستانی بە بەفر تێدەپەڕێتن لە ئێستاشدا 30 سانتیم بەفر لەم ناوچەیە باریوە هاوڵاتیانی ناوچەکەش داواکارن حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی زیاتر بۆ ئەم ناوچەیە دابین بکاتن. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی حاجۆمەران.